جیازیەک بچووک هەیە ئێمە کاکتوانامان هەڵبژار لەبەرەوەی ئەو توانای دەنگی وەکو میلۆدی یعنی توانی زیاتر بچێتە ناو قوڵای مەقامەکەەوە بچێت تۆنەکان زیاتر بەکاربێنێ کاک عومەر زیاتر لەسەر چەند تۆنێک ئەما یەک دوو تۆنێک لە ڕووی مۆسیقایە و دیارە ئەوە پەسەندترە یعنی ئەگەر ڕەنگە کاک عومەر زیاتر قورگی بەکاربهێنا بۆ نمونە ئەگەر ئەمە لە تۆنی سۆڵەوە بێ چوەتە ڕێ پێنج تۆنێکی بەکارهێناوە کاک عومەر دەنگی کەم بەکارهێنا هەر یەک دوو تۆنێ ئەوە تۆزێک خەلەلەکەی بۆ گینا ئەوە نییە کە بڵێ کە ئەم دەنگی ناخۆش بێیان بە نەوعێک ئێمە کاک عومەر بشکێنینەوە دەستخۆشیتان لێکەین و لە لیژنەکانی پێشووتریشە لە ئاڵلقەکانی پێشووتریشە جیاوازیەکی کەم هەبوو لە بین هەردوو برادەرەکانە بەڵامی تر ئەوەی لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی ئەدای قڕگەوە ئیتر حاڵەتێک کە فەرقی بچکۆلەی هەبێ ئەویان لای ئەمە سەرکەوتوترە بێت زۆر سپاسی لوزنە بەڕێزەکەتانەکەین هیوادارین هونەرمەندانی کوردیش بگاتەوە ئاستی کە بەرنمەکانێک و ئەوەی لە ئەمریکا و لە وڵاتان پێشکەشەکرێ لە من جیاوازم جاری وای لوزەکە ئەگەر گۆرانەکەی بەدڵ نەبێت دەستەگرێ بەگوێیەوە جاری وایە بە شێوازێکی زۆری ئێمە بە پێچوانەوە زۆر بەڕێز و حرمەتەوە قەرای لیژنا خوێنرێتەوە کاتێەوە هاتووە دەستخۆشی لە کاکتوانەکەن پیرۆزبایی بکەین دەستخۆشی لە کاک عومەر بکەین بەڕاستی تەوەرەکەش زۆر قورسەکە گۆرانی لەسەر بڵێن ئێمە سوپاسیانەکەین ئەمانەیە کاک ئەحمەد دەروێش کە بەڕاستی ژونەرمەندێکی میلی و لە خانەوادەیەکی هونەریە گەورە بووە ئەویش گۆرانێکمان پێشکەش بکات بۆ ئەم بەرنامەیە بەڵام فەیسبوک نەبێەوە ئەو لەسەر شتێکی تر بوو فەیسبوک نییە خۆی وابزانم بووکەکەمان هەیە بەس مشکلە نییە باحاڵیەوە بە گۆرانەکەی هونەرمەندی خۆشەویست کاک ئەحمەد دەروێش کۆتایی بەم حەڵقەی بەرنامەکە ژێنین تا بەیەک گەشتنەوەی تر تاکو بەرنامەیەک تر ئەگەر توانیمان لە داهاتووە لە خزمەتتان نبین بەخواتان ئەسپێرێن من جایەکترمێ ڕێز و سڵاو و پێزانینم بگەێنم بە یەکەیەکە ژەنیارەکانی مۆسیقا بە یەکەیەکە گۆرای مێژەمیلەکان کە بەشدار بوون لەم بەرنمەیە بە ئەو لیژنە بەڕێزە خۆشەویستانە کە لە هەموو بارەجاجەکانە ئەم شەو زۆر مانومان کردن بە چاخانە شەعب و سوپاسی سەرجەم ستاف و ئامادەکاری بەرنامە هەر لە دەنگهەڵگر و لە کامێرەمان و لە دەرێنەری بەرنامە و سەرجەم کارمەندەکانی کە لەم بەرنامە بەشدار بوون لە تەلەڤیزۆنی خاک و تەلەڤیزۆنی گەلی کوردستان سواز بۆ دوو کەناڵە خۆشەویستە بە گۆرانی کاک ئەحمەد دەروێش و هەروە سوپاسی هاوکاری خۆشەویستم کاک عەبدوڵای خۆشەویستین کە عەبدوڵای خەیات کە بەڕاستی ئەم شەو وابزانم هەر خوسایە وزرەکانی خەمی جلە شاڵەکانی باشە پێشکەش ئەو گۆرانی کاک ئەحمەد پێشکەشەکەی زۆر ڕێز و خۆشەویستیم بۆ هەر هەمووتان دەستخۆشی بۆ هەر هەمووتان هیوادارم سەرکەوتوو بوون بەڵام بۆ خۆیان زۆرم گەرمایە مهمە گۆرانی بڵە بە دڵی هەمومان فێن بکاتەوە بە گۆرانی فێرکمانە بێتەوە بەشکم بەسەر چامیش ئەم گۆرانیدان پێشکەشەکەم هیوادارم بە دڵی هەموو لایەکی ئەوەی بەڕێز بێ بە دڵی بینەر و بیسەری ئەو بەرنامەیە بێ سوپاسانەکەم
نركاسي بيني من وطاي سوى نركاسي بيني من وطاي سوى خوشي نبي ورنا درب كلاوة سوى خوشي نوا بين ركوانا أيسي الموجة ندسي البطونة ماما أركان الشرية باكي التحاسة بابكي بستن سلومة بصورة خوشيا وبوابسا رارو بصورة خوشيا وبوابسا رارو يا بوابا يا مري أركان البرقواشا ميتو بوابا غيري البرقواشا أيسي الموجة ندسي البطونة ماوم وركان الشرية باكي البطونة ماوم شرية باكي من بطونة سوتايا Good pass.